ناوی خوای گەورە ئێمە بەشی بانگەواز و پەروەردەی مەڵبەندی هەڵەبجەی کۆمەڵی دادگەری بە هاوکاری و هەماهەنگی ناوەندی هەڵەبجەی ڕێکخراوی قوتابیان و سەرجەم ئۆرگانەکانی سنووری مەڵبەند ئەمڕۆ ڕۆژی دووهەمی خولی الأذكار والآدابی بەڕێز مامۆستا دلێرگەرمیانی تێپەڕێنین کە ئەمە ڕۆژی دووهەمێتی و سێ ڕۆژە خایەنێ پاش تەواوبوونی هەر سێ ڕۆژەکە سەنەدی بەشداربوون لەلایەن جەنابی مامۆستا دلێرەوە ئەبەخشرێتە سەرجەم بەشداربووەکان. بەشداربوویەکی زۆر سوپاس بەخوای گەورە سەر و 150 خێرخواز لەم خولایە بەشداریان کردووە و دواتر سەنەدیان پێدرێ. ئەوەنەی ئێمە تەماشا ئەکەین قوتابیەکان زۆر بە ئەم جۆرە خولانە دڵخۆشن بە داوای بەردەوامی ئەەکەین و ئێمەش بڕیارە دێنەوەی پێمان بکرێ لە مەڵبەندی هەڵەبجەی کۆمەڵی دادگەری بە تایبەت بەشی بانگەواز و پەروەردە کە خزمەتیان نابین و بەردەوامی ئەم خولانە ئەەکەینەوە تا بتوانین کەمێک زانیاری بخەینە سەر خەرواری زانیاریەکانی بەشدار بووان. وەک بەژابوویەکی خولی کتێبی ئەذکار و ئاداب کە لەلایەن مامۆستا دلێرەوە پێشکەش ئەکرێت سوودێکی زۆرمان لێ بینیوە و هیوای بەردەوامی ئەخوازین بۆ ئەم جۆرە خولانە چۆن بۆ ئێستای کۆمەڵگای کوردی پێویستیەکە بەڕاستی ئەم جۆرە خولانە گرنگیەکەی زیاتر بۆ تەمەنی گەنجان و هەرزەکاران بیرخستنەوە و ڕێگەنیشاندانێکی زۆر باشە بە هیواین بەردەوامی هەبێت و زیاتر کار بکرێت لەسەر لایەنی ئاینی و پەروەردەی کۆمەڵگەی کوردی. بەناوی خۆی بەخشندەوە میهرەبان من ئاکار ئازاد بەشدار بوو لە خولی کتێبی الأذكار والآداب کە لەلایەن مەڵبەندی هەڵەبجەی کۆمەڵی دادگەری و سەرجەم ئۆرگانەکانی ڕێکخراوە لەلایەن زۆر بەڕێز مامۆستا دلێرگەرمیانی ماوەی خولەکە 3 ڕۆژ دەبێت و کە لە کۆتا ڕۆژدا سەنەد دەدرێت بە بەشدار بووان. الحەمدولیلا خوێندکاران قوتابیان گڕوتینێکی زۆریان پێوە دیارە و زۆر دڵخۆشن بە کردنەوەی ئەم خولە چونکە الحەمدولیلا سوودێکی باشمان بینیوە لەم خولە بە تایبەتیش لە ڕووی زیکرەکانەوە.